پرسی فرۆشتن و هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان هێشتا بە هەڵواسرایی ماوەتەوە تا ئێستا ڕوون نییە کەی دەست دەکرێتەوە بە هەناردەکردن و فرۆشتن و چۆنیەتی و میکانیزمی فرۆشتنی ئەم نەوتی هەرێمی کوردستان و لە کابینەکانی پێشتری حکوومەتی هەرێمی کوردستانە بینیمان کە گرێبەستێکی 50 ساڵەیی فرۆشتنی نەوتی هەرێم بڵاو کرایەوە لەگەڵ ئەوەی کە بەشێک لە حیزبەکانیش دەیانوت ئێمە ئاگاداری ئەمەنین لە نێو حکوومەتە ئەم گرێبەستە 50 ساڵەی هەرێمی کوردستان و تورکیا چی بەسەر دێت لە دوای ڕاکردنی هەناردەکردن و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان ڕێگەی بەندەری جەیهانەوە لەسەر ئەم بابەتە و کۆمەڵە گوردەکاری دیکە و کاریگەریە داراییەکەی لەسەر هەرێم و عراقیش لەگەڵ بەڕێز شیروان میرزا کە بەڕێزیان دامی خۆلی پێشوێن جومەی نوێنەرانی عراقن وتوگەم بابەتە ئەکەم کاک شیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت تا ئێستا خوێندنەوە نوێکان تا ئێستا پرسە نوێکان لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان چین و ئێوە هێندەی بە دوواداچوونتان بۆم بابەتە کردبێت کەی دەست دەکرێتەوە بە هەناردەکردنی وڵاتان لێ بێم کاتتان باش وڵاو لە بینەرانی کورسات زۆر سپاس طبعا لە 25 سێوە تا ئێستا نزیک لە 3 مانگونی نزیکی 4 مانگ نەوتی هەرێم ڕاوەستاوە طبعا ئەمە کاریگەری خراپی لەسەر ئابووری عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی دروست کردووە بەو پێی کە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لانی کەم لەمەودا دەچۆ ناو خەزێنەی دەوڵەتی عێراق واتە داهاتێک بۆ عێراق و عێراق تا ئێستا نەیتوانیوە بەدیلی ئەوە پەیدا بکە هەنگاوی یەکەم نەیتوانیوە تورکیا ڕازی بکە ینی هەردوو لە چه هەرێمی کوردستان چه حکومەتی ئیتیحادی نەیانتوانیوە تورکیا ڕازی بکەن یان ڕێکەون لەگەڵ تورکیا بە شێوەیەک نەوتەکە دەست بە هەناردەکردنی بکەنەوە دوو نەیانتوانیوە بەدیلی با بڵین بۆڕی نەوتی هەرێم ینی عێراق جیهان پەیدا بکەن یعنی تەنانەت لە ناوخۆش عێراق نەیتوانیەوە بڕەنەوتە بەکاربێنێ بۆ ناوخۆش تا ئێستا توانیوەتی 150,000 بەرمیل نەوتی بنێرێ بۆ پاڵەوەکانی مووسڵوە بۆ ناوخۆ بەکاری بێنێ کاتەمە کاریگەریەکەی طبعاً دەردەکەوێت کە عێراق ناتوانێت و هەرێمی کوردستانیش طبعاً بەڵام عێراق ناتوانێت بەدیل بۆ ئەمە بدۆزێتەوە و هەرێمی کوردستان هیچ با بڵین دەرچەیەکی تری نییە بۆ هەناردەکردنی نەوتەکرد کاریگەریەکەی لەسەر داهاتی عێراق و هەرێمی کوردستانیش خراپ ئەی باشە کەواتە کە عێراق تا ئێستا بەدیلێکی نەدۆزی بێتەوە و نەتوانێت سود لەم نەوتی هەرێمی کوردستان وەربگرێت لە ناوخۆیە چارەسەرێکی گشتی بۆم بابەتە نەدۆزی بێتەوە چی بەسەر دێت دەم نەوتی هەرێمی کوردستان دەکرێت بگەڕێنەوە بۆ پێشبڕیارەکەی دادگای پاریس نا بە هیچ شێوێک عێراق ناگەڕێتەوە ئەوە چونکە ئەوەی کە جەنابەت لە پێشتکە باست کرد گرێبەستی 50 ساڵە بە تایبەتی ئەوەی کە ئاشکرا بووە طبعاً ئێمە نازانین ئایا گرێبەستەکە لە ڕاستیدا کەسمان نەمان بینیوە ئایا تەنها مەسەلەکەی اقتصادیە یان شتی ئەمنی تێدا یان چیە نازانین کە ئاشکرا بۆ پەیوەندی بە گواستنەوەی نەوتی هەرێمەوە هەیە لە با بڵین حدودی تورکیاوە تا دەگاتە بەندەری جیهان ئەم بۆڕیە بۆڕی حکوومەتی عێراقیە لە ساڵی هەفتاکان حکوومەتی عێراقی دروستی کردووە و عەقدێکی لەگەڵ تورکیا هەیە طبعاً شکاتەکەشی لە پاریس لەسەر ئەساسە کردووە عەقدێکی لەگەڵ تورکیا هەیە گرێبەستێک کە هیچ کەسێک بۆی نییە ئەم بۆڕیە بەکاربێنێ لە عێراق زیاتر هەرێمی کوردستانی اتفاقێکی لەگەڵ تورکیا کردو لەو بۆڕیەوە نەوتی بەڕێ کردووە بەڵام عێراق $9 سنت دەدا لە بری هەر بەرمیل نەوتێک $9 سنت دەدا بە تورکیا حەقی ئەوەی کە ئەم بۆڕیە بەناو خاشی تورکیادا ڕۆیشتووە و تورکیا دەیپارێزێ تا دەگاتە بەندەری جیهان بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ڕێککەوتنەکە بەم شێوەیە کە بۆ هەر بەرمیل نەوتێک نزیکەی $5 یان $6 یعنی دەکرێت بڵێن لانی کەم 5 ئەوەندەی ئەوەی کە عێراق دەیداتێ حکوومەتی هەرێمی کوردستان داوێتی بە حەقی گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان بە بۆڕی لە حدودەکانی تورکیاوە بۆ بەندەری جیهان من پێم وایە عێراق جارێکی دیکە ناگەڕێتەوە بە هیچ شێوەیەک ناگەڕێتەوە سەر ئەم جۆرە لە ڕێککەوتن کاری تورکیا بۆ دووشتە هێوی خان یعنی ئەوەی کە تورکیا تا ئێستا ناوی ڕێک بکەوێ و فشار لە عێراق دەکات دەیەوێت دووشت بەدەست بێنێ یەکەچیان ئەوەی کە ئەو غەرامە زۆرەی کە بە تەبعاتی یان با بڵێن بە کاریگەری دەرچوونی بڕیارەکەی دادگای پاریس غەرامەیەکی زۆر کەوتێتە سەر تورکیا
دەیەوێ عێراق لەم غەرامەیە نەرمی بنوێنێ یان لێی خۆش بێ یان تەسکە بکرێ ئەمە خاڵی یەکەمیانە. خاڵی دومیان تورکیا دەیەوێ بە هەمان دۆلار و 9 سنتی ببینێ نەوتی عراقی نەوتی هەرێمی کوردستانیش بەڕێ نەکات، دەیەوێت تۆزێ خۆی بگرێ بۆی اتفاقەکی دیکە بکەن. حتا ئەگەر چاوی لەوەی ئەگەر نەشگاتەوە هەمان دۆخی پێشوو تێک زیاتر بێ، بەڵام عێراق ناتوانێت لە یەک کاتدا دوو سعری جیاواز بدا بە تورکیا بۆ گواستنەوەی نەوت. و من پێم وایە بە دوای بەدیلدا دەگەڕێ، بەڵام ئەو بەدیلە ئەشێ نزیکترین بەدیل و باشترین بەدیل ئەشێ کێوێ کاک شیروان بۆ عێراق؟ یعنی نزیکترین بەدیل ئەوەیە کە طبعا هەموو ئەو بەدیلانەی کە هەن بەدیلی ئاسان نین و کاتیان پێویستە، چێ گواستنەوەی باڵێن بەستنەوەی لە کەرکووکەوە لە هەرێمی کوردستانەوە بە بۆڕی بەسڕە بۆی بڕاتەوە بەسڕە، چه ئەوەی سووریا چ ئەوەی ئوردون هەمویان قورسن و بە تەنکەریش ناتوانێت و تەنانەت بەس چارەسەر بەس ئەوەیە هەوڵدا بە بۆڕێهینە بە تەنکەر بیخاتە مەسفاکانی ناوخۆ. یعنی ئێمە دوو مەسفامان هەیە لە هەرێمی کوردستان، پێشتریش بۆ حکومەتی عراقی کاریان کردووە، ئاساییە ئێستاش بۆ هەرێمی کوردستان کار بکەن و چەند مەسفایەکی دیکەش، و لە مووسڵ و لە بێجی و لە هەندێک شوێنی تریش حکومەتی عراقی مەسفای گەورەی هەیە دەتوانێت ئەو نەوتە بەکاربێنێ بۆ ناوخۆ و ئەوەی کە زیاد دەبێت بیخاتە با بڵێن ئەو کارگە و معمەلانەی کە پێویستیان بە نەوتی ڕەش. یعنی چارەسەرێکی سەریع بەس ئەوەیە، بەڵام بۆ دوورمەوەدا استراتیژی دەبێت بیر لەوە بکاتەوە ئەگەر اتفاقێکی کۆنکرێتی لەگەڵ تورکیا نەکرێ دەبێت بیر لەوە بکاتەوە بەدیلی بۆ ئەم بۆڕێ بۆ بدۆزێتەوە، چونکە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و داهاتەکەی بە نەوت بەسەروی 70 دۆلارە کەم نییە و لە ڕاستیشدا نازانین ئایا لە ساڵی داهاتوودا ڕێکخراوی ئۆپێک بڕیاری چ دەداوە چ باڵین ئیلتیزاماتێک دەکەوێتە سەر عێراق، ئایا دەبێت هەناردەی نەوت کەم کاتەوە زیادی کا خۆگەر لێستاوە بزانێ هەناردەی نەوت کەم دەکاتەوە هەتا و چەند مانگە تەرتیبی ئەو 400,000 بەرمیل ئەو با بڵین 400,000 بەرمیل کان لە ناخۆ دوجار لەگەڵ سیاسەتی ئۆپێکدا بێگونجێنێ ڕایگرێت، بەڵام ڕاگررتنیشی خۆی زەرەرە چکاوانە هەمووی مەسرفی لێکراوە ئەو بیرە نەوتانە و تا گەیشتونە بەرهەم و کۆمەڵێک گرێبەست هەیە لەگەڵ شەریکات، ئەو شەریکاتانە تا ئێستا لێرن و ئێستا مامەڵە لەگەڵ حکومەتی عراقی دەکەن، بۆیە بە هەموو شێوەکان ئەوە با بڵین زەرەری گەورە دەکا عێراق. دەبێت چارەسەرێکی هەر بۆ بدۆزێتەوە. کاک شیروان تەنها لەوەیانە وەستاوەتەوە، یعنی ڕاستە بابەتەکە پرسی فرۆشتنینەوەتە، بەڵام عێراق وڵاتێکی پیشەسازی نییە، بشەیەکی سەرەکی بۆ داهات وەرگرتن و گەڕانەوەی داهات بۆ خەزێنەی گشتی بۆ خەزێنەی دەوڵەت فرۆشتنی نەوتەکەیەتی و لە ڕێگەیەوە زۆربەی بابەتە دارایەکانی ناوخۆی عێراق چارەسەر دەکات. فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بەم بڕا چ کاریگەریەک لەسەر داهاتی هەم ناوخۆی هەرێم هەم ناوخۆی عێراق دەکات و چاوەڕێ دەکرێت لە داهاتوودا پرسە داراییەکان چیان بەسەر بێت. 400,000 بەرمیل نەوت لانی کەم ڕۆژانە بە 70 دۆلار وانە پارەیەکی یەکجار زۆرە، یعنی بۆ داهاتی بۆ خەزێنەی دەوڵەتی عێراق ئاسان نییە تۆ کورتێنانی ئەمە پڕ بکەیەوە، بە تایبەتی ڕۆژێک نییە و دوو ڕۆژ نیە و هەفتە و دوو هەفتە نیمە بووە نزیکی 4 مانگ، ئەمە زۆرە. یعنی پێشتر با بڵین هەرێمی کوردستان بە فرۆشتنی ئەو بڕەنەوتە ئیدارەی خۆی داوە، یعنی وەکو بڵێ هەرێمێکی پێ بەڕێوە بردووە، ڕاستە کەم و کوڕی هەبووە بەڵام موچەی پێدراوە یان با بڵین هەندێک ئیش پێکراوە، کەواتە ئەمە پارەیەکی زۆرە بۆ خەزێنەی حکومەتی عراقی، بە تایبەتی ئێستا بۆ عێراق لەبەرەوەی دەبێت لە بودجەش پشکی هەرێمی کوردستان بدا، یعنی دووجار با بڵین ئەگەر زەرەر نا بەڵام دووجار بارگرانی دەکرێتە سەر حکومەتی عراقی، یەکەچیان دەبێت پارەی پشکی هەرێمی کوردستان بنێرێ، دووەمیان دەبێت پارەی نەوتەکەشی نایەتەوە جێگای نایەتەوە ناو خەزێنەی دەوڵەت نافرۆشتێت، یعنی ئێمە عێراق با بڵین دووجار لەوە زەرەر دەکەیان بارگرانی دەکەوێت. باشە من دەمێت کاکشوا من دەمێت چەند هەنگاوێک بگەڕێمەوە دواوە بۆ پرسیارەکانمان گفتوگۆکانمان، ئەویش گرێبەستی 50 ساڵەیی بوو کە جنابی شتیشکێکی کورتی خستە سەرم گرێبەستە، خۆی ئەمە ڕەنگەیەکێک بێ لە کێشە گەورەکان کە بۆ هەرێم دروست بۆ بێت لە سەردەمی کە
ئاشتی هەورامی دیارە ئەم گرێبەستە کراوە ویستا چۆن دەتوانرێت چارەسەریم گرێبەستە بکرێ و هەرێمی کوردستان چۆن لەژێر ئەم بارە قورسیات دێتە دەرەوە و سەرەر و زیانەکانی هەم بۆ هەرێم هەم بۆ تورکیا چی هەڵۆشانەوەی گرێبەستەکە یا ئەم معلقی بەڵاستراوێ بەڵێ طبعا ئەم گرێبەستە من نازانین ئایا بەسەرەن حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک ئەم گرێبەستەی کردو لەگەڵ تورکیا ئەگەر لایەنێک نتوانێت التزامات بە گرێبەستەکەەوە بکە غەرامەکەی چی دەبێت بۆ خۆی چکەمە بۆ خۆی تهدیدی مەرجەکانی گرێبەستەکە ڕوون نییە بەڵێ گرێبەستەکە ڕوون نییە وەکو باسم کرد چونکە تەنها ئەوەی کە با بڵێن ڕوون بۆتەوە و با بڵێن زانراوە ئەوەیە کە گرێبەستێکە بۆ بەکارهێنانی ئەو بۆڕیە و قسە لەسەر تشتی تریش دەکرێت طبعاً قسە لەسەرەوە دەکرێت کە تەنانەت هەر بە تەنها اقتصادی نییە لەوانەیە با بڵێن لایەنی ئەمنی هەبێ یان با بڵێن تشتی تر هەبێ بەڵام ئەوەی کە با بڵێن ئاشکرا بووە بەکارهێنانی ئەم بۆڕیەیە کە بۆ هەر بەرمیلێک نەوت حکوومەتی هەرێمی کوردستان بڕی $5.5 تا $6 داوە بە حکوومەتی تورکیا طبعاً بەهین بە با بڵێن بە پاراستنی و بە بەکارهێنانی و بە بۆکتاشی تورکی ینی ئەو کۆمپانیا تورکیەکە بۆیە جارێکی دیکە زەحمەتە حکوومەتی عێراقی بچێتەوە ژێر ئەو بارە یعنی ئەمە ناشزانین ئایا با بڵێن لە گرێبەستەکەدا غەرامەی هەر لایەک بە چی دیاری کراوە یعنی ئەگەر لایەنێک نەتوانێت ئیلتیزام بکە بە بەندەکانی ئەم ڕێکەوتنەوە نامەیە بنمونە ئێستا هەرێمی کوردستان ناتوانێت ئیلتیزام بکە لە دەسەڵاتی خۆشی دانیە محکمەی اتحادی ڕایگرتووە و محکمەی پاریس ڕایگرتووە و شتەکە پەیوەندی بە نێوان عێراق و تورکیاوە هەیە با بڵێن لە هەرێمی کوردستان گەورەترە و ئایا ئەمە تەبعاتی هیچ دەکەوێتە سەر هەرێمی کوردستان هیچ قەرزاری تورکیا دەبێت لە بریەوەی کە ناتوانێت ئیلتیزام بکە ئەمە تهدیدی ئەوە دەکات بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە زەرێکی گەورە دەکەین وەکو عێراق طبعاً لەبەرەوەی وەکو باسم کرد 400,000 بەرمیل نەوت یەکەم لە ناوخۆ ناتوانین بەکاری بێنین لەوانەیە زەرەر لە بیرەنەوتەکان و لە ئەو کۆمپانیانەمدا کە لەوێن ئەوانیش داوای غەرامە بکەن لەوانەیە کڕیارەکانی نەوت لە بەندەری جیهان کاتێک کە کەم دەبنەوە بە دوای سەرچاوی تردا دەگەڕێن جارێکی دیکە عێراق زەحمەت بتوانێت یان با بڵێن پێی بچێ و کاری زۆری بێت تاکۆ کڕیاران جارشکە دێنێتەوە و عێراق دەبێ پشکی هەرێمی کوردستان بدا بەبێ ئەوەی بتوانێت نەوتەکەی بەکاربێنێ کاتی خۆی ئەمە بۆیە زۆر هاوارمان کرد تەمەنا دەکەین کە نەوت بە پشکی هەرێمی کوردستانەوە نەبەستێتەوە کە تەسەوور دەکەم ئینشاڵڵا ئێستا وا بێت چونکە ئەگەر خوا نەخواستەوانە بێ حکوومەتی عێراقی بڵێ من نەوتەکەت ناتوانم بەکاربێنم ناتوانم بیفرۆشت و چی لێ بکەم و پارەش بوونانێرم ئەوە ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان خۆشی ناتوانێت بیفرۆشێ تووشی گرفتی گەورە دەبین بەڵام تەسەوور ناکەم ئینشاڵڵا مەڕوونادا گرێبەستی 50 ساڵەکە لێرەدا ئەوەیە یعنی کە کراوە ڕوون نییە و ئەوەی کە ئاشکراش بۆ ئەوەش خەتەرێکی گەورەیە طبعاً بۆچی ئێستا حکوومەتی تورکیا ناچێتە ژێرباری ڕێکەوتنی تازە لەگەڵ عێراق لەبەرەوەی چاوی لەوەیە شارکە بچێتەوە سەر ئەو $5 و $6 کە لە نەوتی هەرێمی کوردستان دەستگەر نا بۆ خۆی اتفاقی عێراق و تورکیا $1.9 ئەویش لەو ساڵانەی ڕابردوو کراوەتە $1.9 ئەگەر ناکاتی خۆی 79 سنت بووە باشە یعنی ئەشێت عراق چۆن حکوومەتی عراقی و سوودانی مامەڵە لەگەڵم گرێبەستە 50 ساڵی یە بکات یعنی ناتوانرێت عێراق هەر لەژێر هەژمونی هەمان گرێبەستە ئیدامە بفرۆشتنی ئەگەر لە حاڵەتێکە هەردوو لا ڕێکەوتن ئیدام بفرۆشتنی ئەو گرێبەستە 50 ساڵێ بەڵام لە بەرژەوەندی عێراق بدات نەکەرێم من پێم وایە عێراق یعنی نازانم ئایا مەسەن تا ئێستا داوای لە لایەنی هەرێمی کوردستان یان لە تورکیا کردووە ناوەڕۆکی ئەم ڕێکەوتنە ببینێ یان هیچ اعتیباری بۆ دادنێ یان هیچ اعتیباری بۆ دانانێ بەڵام بە دڵنیاییەوە عێراق وەکو باسم کرد ناچێتە ژێرباری ئەم ڕێکەوتنە و ئەم ڕێکەوتنە دەکرێت بڵێن کۆتایی هاتووە ئەوەی کە پەیوەندی بەنەوتەوە هەیە دەڵان کۆتایی هاتووە و پێویستی بە دوو شتە یانەوە تا عێراق دەست هەڵدەگرێتەوە یعنی لە بۆڕی نەوتی تورکیا تەسەوڕش ناکەم دەستی هەڵگرێت چونکە کاتی خۆی هەنی وەکو باسم کرد بۆڕێکە عێراق پارەیەکی زۆری لێسەرف کردووە لە مفاوەزات و دانوستاندا هینانە هەیە یعنی لایەنێک سەخفی داواکاریەکانی بەرز دەکاتەوە یان بەهانە دەگرێت بۆ ئەوەی بتوانێت
هەر ناوەکەی بەخۆیەتی دانوستانە ینی لە بریدەوەی شتێک دەدا شتێک بستێنێ باش شتێکی باشتر بستێنێ ئەمە حاڵەتێکی طبیعیە بەڵام ئایا کاملایەن زیاتر خۆ دەگرن زیاتر خۆ ڕدەگرن ئەو لایەنە تەبان باشتر دەتوانێت دەستکەوتەکانی بەدەستبێنێت ئێوە هەماهنگەکانی سوودانی و حکوومەتی عراقی چۆنە بێنن بۆ خۆگرتن و بۆ تەرحکردنی مەرجەکان ببوورە سەوت زۆر نزمە کاک شیروان پرسییم کە ئێستا سوودانی و حکوومەتی عراق هەوڵەکانیان تەرح و پێشنیارەکانیان بۆ ڕێکەوتن لەگەڵ تورکیا تا ئێستا چۆن هەڵسەنگانی بۆکەن ئەوەی من بزانم حکوومەتی عراقی هەوڵی خۆی داوە ینی مەسەرەن 2 جار 3 جار دانیشتوون و سوودانی دیارە لەو ڕۆژانە بڵاو بووە کە پەیوەندی بە ئەردۆغانیشەوە کردووە حکوومەتی عراقی زۆر مەبەستێتی ئەم بابەتە چارەسەرکەوەکو باسکەچکە زۆر زەرەر دەکات بەڵام کاتێک کە هەوڵی زۆری داوە بەڵام هیچ تەنازولێکیان نەکردووە یعنی نەچوونە ژێرباری داواکارەکانی تورکیا چ ئەوەی با بڵین لەو غەرامەیە یان لەو پارەی کە لە دادگای پاریس کەوتێتە سەر تورکیا چ لە کرێی بۆڕینەوەت وەکو هەرێمی کوردستانەکەن تا ئێستا داواکاریانە با بڵین هەیە حکوومەتی عراقی نەچۆتە ژێرباری هیچ هێک لە داواکارێنەوە تا سەبرش ناکەم بچێ چونکە ناکرێت بۆ منە بۆ نەوتی کەرکووک عێراق $9.90 بەڵام بۆ نەوتی هەرێمی کوردستان $5 داشتیوە قابل قبول نییە و بە دڵنیاییەوە لایەنە پەیوەندیدارە عێراقیەکان لە حکوومەتی قبول ناکەن تێڕێکەوتێکی وا بکە پێم وایە کۆمپانیای سۆمۆشەوە ناکات عێراق بەدیلەکانی وەکو باسم کرد بەدیلی هەیە بەڵام بەدیلەکانی ئێستا با بڵێن بەو کچوپڕە بەردەست نییە کەنا دەتوانێت ئەو بۆڕێنەوتی کە بە سووریا دەڕوا دەتوانێت ئەوەی ئوردون دەتوانێت بی بەستێتەوە بە بۆڕینەوتی بەسرا بەڵام ڕێخێراتری ڕێگە چارە ئەوەیە کە لە ناوخۆ بەکاری بێنێ و یعنی تەنانەت ئەگەر نەشداتە 400,000 بەرمیل نەوت بە شێوەیەک بێکە هەم کۆمپانیا نەوتەکانی کە لێرە کار دەکەن ڕازی بن هەم بیرە نەوتەکان زەرریان پێنەکە ینی جۆرێک لە ئیدامەی ئەزمەکە بدا ئیدارەی ئەزمەکە بدا هەتا ئەو کاتێک کە تورکیا ناچار دەبێت کە من پێم ئەگەر عراق خۆراگر بێت لە کۆتاییدا تورکیا ناچار دەبێت چکە بیرمان نەچێ هەر عێراق زەرەر ناکات تورکیاش زەرێکی گەورە دەکات دروستە بەڵێ بەڕێز حساب کە ئەگەر هەر $1.9 سنتیش بێ وەکو عێراق ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت طبعا نەوتی کەرکووکیش لانی کەم 85,000 یان 80,000 بەرمیل نەوتە بۆ 100,000 لەو بینەدا لە بینی 85 بۆ 100,000 بەرمیل نەوتدایە یعنی تۆ بڵێ بە معدلی نزیکی 500,000 بەرمیل نەوت ڕۆژانە بەو بۆڕێدا بڕوە تورکیا پارەیەکی باش وەردەگرێت کە بیرمان نەچێت تورکیا بێجگەلەوەی پارەی بۆ ڕێکە وەردەگرێت پارەی خەزانەکانی بەندەری جیهانیش وەردەگرێت بۆیە تورکیاش زەرەر دەکات بەڵێ دیارە لەو ڕێکەوتنی اتفاقیانی کە جنابیش باسی لێو کرد لە نێوان دوو لایەندا دەکرێت مەرج و پێشنیار لە نێو گرێبەستەکانە کۆ دەکرێتەوە بێگومان هەردوو لە پێویستە مەرجەکانی خۆیان ڕەچاو بکەن بەڕێز کاک شیروان من زۆر سوپاس دەکەم کە ئامادەی تەبوو لە بەرنامەکمان و لە کورسات نیوز بەڕێز شیروان میرزا ئەندامی خولی پێشووی جومەی نێنەرانی عراق زۆر سوپاس بۆ ئامادەبوونیت